لە ئێستادا تیپەکە پێویستی بە پاڵپشتی هاندەران هەیە. ئەم پشتگیریە بووەتە بابەتێک لە نێو کللتوری ئەرژەنتین و لەسەری بەردەوام دەبین تاوەکو بە نازناوەکە شاد دەبین و کۆڵ نادەین. شکست ڕێگای سەرکەوتنمان نیشان دەدات. ڕاستیەکەی سیر بوو شکستی ئەرژەنتین بەرامبەر سعودیا زۆر چاوەڕوان نەکراو بوو. تەنانەت برا عەرەبەکانیش کە قسەم لەگەڵیان کردووە هیچیان باوەڕیان نەدەکرد ئەم ئەنجامە ڕوو بدات، بەڵام باوەڕمان وایە میسی و یاوەرانی ئەوە دەکەن کەوا پێویستە ئەنجامی بدەن. شتێکی ئاساییە بە دۆڕان دەستمان پێ کرد بە سەرکەوتن کۆتایی پێدێنین.